ئێمە هاتوین داوای مافی خۆمان دەکەین کە مافێکی خۆمانە بەڵام لێیان بڕێوین مافەکەمان ئەو بڕەپارەیە کە وەکو وەری دەگرین وەکو خوێندکارێت هەموو خوێندکارێکەتی ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی کۆیە هەڵساین بە خۆپشاندان لە دژی دەرماڵە ئێمە هەرچەندە هیچ ئەوەیەکمان نییە واتە بەداخۆ بەهۆی ئەو بارودۆخی کە ئابووری لە 2014ەوە دەرماڵدەدا بەڵام ئێستا نا هەر بووە لەلایەکیش کە دەبینین حکوومەتی هەرێم کە زەریبەی زۆر کردە و مەحقوول نییە کە دەرمان نەدرێت بە خوێندکاران ئێمەش لە دژی ناوەستین و خۆپشاندان دەکەین و بەردەوام دەبین لە خۆپشاندان بەڵام نایدەن بەڵام لە بۆ خدیری پارالێر و ئێواران زۆر بەس وەرەوە کە سیرکە باشە ئێوارانی زانکۆی زۆر لە بەیانەوە ترە قەرەبراکترە لۆسێ هەمووشە بوتە پارە بەچوو کە مافی خۆمانە پارەکەی بە ئێمە نادەن وڵای ئێمە ئەو کارە دەکەین تەنیا فشارە لەسەر حکوومەت ینی دەرماڵە کە مافێکی سەرەتایی هەر خوێندکارێکی ئەم کوردستانەیە لەبەرەوەی نەموچەکەمان بە جوانی پێدەدریانی بڵێ کە سوکارەکەمان موچەخۆرە نەموچەکەیان بە جوانی پێدەوە بی ئێمەش بە ژیانەش خۆش لە زانکۆیانە بژین نە دەرماڵەکەش بە ئێمە دەدەن واتە لە هەموو لایەوە دوێژ گرەیەکە بۆ ئێمەیە کەچی لەو لاوە فستیڤاڵی نازان فستیڤالە شیرەکەنەوە دوێنێ لە پارێزگای دووەک بوو ملیارێک و 50 میلیۆن کەلەوانی بەشی هەموو خوێندکارەکان بکات لە ماوەی ساڵێکدا بۆ پێدانی دەرماڵە ناڵین 150,000 ناڵین 200,000 6,000 50,000مان پێ بدە ماگانە زۆر لە هەر خوێندکارەشی ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی کۆیە هەڵساوین بە خۆپیشاندانێک بۆ داواکردنی مافەڕەوەکانی خۆمان کە ئەویش دەرماڵەیە و مافی خۆمانە و تەنە ه ساڵە لە خوێندکارانیان بێبەش کردووە لەو مافەوە ئێستاش خوێندکاران داوا دەکەن کە مافەکانمان پێ بدرێتەوە بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە بەستەم بێدەنگێت تاکەی با بەهانەی خوێندکارانەوە بێ لە داخلیەکان ئەوە تا هەنچەنە ها داخلی هەیە خوێندکاری لێیە فەقیرە هەژارە بەسە دەستکورتە با بەهانامانەوە بێت و ئێمە دەرماڵە مافی خۆمانە یا دەرماڵە واز نهێنین خوێندکارانی زانکۆی کۆی کە هاتوین بەشداری لە خۆپشاندانەکەین بۆ گەڕانەوەی دەرماڵە بەس ئیدارایی زۆر خراپە ڕەنگە کێشەکانی چارەسەرکە بە 100% دەمووی کێشەکانی چارەسەرکە وەڵای ئێمە بۆ دەرماڵە تەڵەبەکانی زانکۆ پێماگاکان گشتمان لێرە بۆ دەرماڵە ینی بێگە لە دەرماڵە داوای شتی کەش دەکەین ینی داخلیەکان ئاوی سادە و پێویستمان بە ئینە Bravo!